الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوي دبا سلامة كمان زوتر كردوا. خوش حالم زور خوش حالم كأورو ما مستعان تكليف يعني كرد أورو هاتين لخدمة زنابتان باسي بابته شي زور جرينك لو جرينك تركا توقع دكين لو جرينك تركا أما بيرمان لكرديته وبراستي بابتك دەتوانین بڵێن بەشی هەر سەرەکی ژیانمان لەو پێکاتی ئەگەر نەڵێن هەموویتی بابەتە کە شایانی ئەوەیە کە ئێستا چەندان کۆڕ و کۆبوونەوە و چەندان سمینار و چەندان بەحسی لەسەر بکرێت لەبەرەوەی بەداخەوە ئێمە لە کۆمەلگایە ناڵێن دواکەوتوەکان پێمان گوناه حەوا بڵێن بەس کۆمەلگایە تۆزێک پاش گوێخرایەکان زیاتر کێشەمان لەسەر ئەو بابەتە هەیە ئەویش بریتیە لە ڕێکخستن و بەگەرخستنی کاتی ژیانمان لێرەین ئێمە دەمانەوێت بڵێن کە ئەوە بەڕاستی کاتە پێکهاتەیمە ئەوە بریتیە لە ئەو مادەی کە ژیانیمەی دروستکردیە ئەوە کاتە پێمان دەڵێ ئەوەندە بژێ ئەوەندە نەخۆش بە ئەوەندە لەسەر جێگا بە ئەوەندە ئینجاز بەدەست بینە لە ژیان ئەوەندە گەورە بە ئەوەندە بمینێەوە لە شوێنی خۆت هەمووی کات یارمەتی دەرەسەرچەکەی بەڵام ئەو هەمووی نەزەریاتە لەسەر وەرەقەکان نووسرایتەوە کە کات ئەوەندە گرنگە کات شمشێرە ئەگەر نەی بڕی دەتبڕی ئەگەر بڕیار وابی کات هەندە گرنگبی لە بەرچی ئێمەی کورد یان ئێمەی عێراقی یان ئێمەی شەرقی سوودی لێ نابینین لەبەرچی نەمانتوانێت تاکو ئێستا سوود لەو کاتە زۆرەی ژیانمان وەربگرین و وەکو على الأقل وەکو على الأقل وەکو دەوڵەتانی تر زۆر لە زۆر شوێن و لە زۆر سەتەلایتەکان گوێمان لێ دەبی گوێبیست دەبین کە بەڕاستی ئەو خەڵکە ئەو دەوڵەتانە خەڵکانێکی زۆریان تێدا هەڵکەوتووە و یان بەمانایش کە بڵێن پێشکەوتووە دەبینین لا ئێمە وانە بەڕای من کە ئەوڕۆ باس لە کاتە بەڕای من یەک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بریتیە لە سوود نەبینین لەو کاتە نازدار و بە نرخێکە لە بەردەستمانە با بینە دەرێ هەڵبەت پێناسی من ناوم هەژارە ڕاهێنەری باوەڕپێکراوی نێودەوڵەتی لە ئەکادیمیای هۆپی بەریتانی لە بواری گەشەپێدانی مرۆیم و ئەوەش عنوانەکان پستا پرسیارێک بکەم ئەگەر هەفتانە هەر کەسێکمان 168,000 دیناری بدرێتێ چی لێ دەکەن؟ ئەگەر بەرنامەت ئەگەر خانی جەنابەت بەکرێیە بڵێ من نیوەی دەدەمە کرێ نیوەکەیت کەیت لێ دەکەیت هەڵبەت خۆ 168,000 ئەگەر مانگانە حسێب بکەی دەکات نزیک لە 500 زیاتر 500 و هەندێک هەزار یان 600 و هەندێک هەزار 4 هەفتە 450 ینی 600 و هەندێک هەزار خانێکە گەدەک 400,000 بی ینی کەواتە لەو 168,000 هەفتانە زیاد دەکات چی لێ دەکەی فەرماوەست خەزنی دەکەی لۆ چ ڕۆژێک دەکرێ جوانە ینی ئەوە مەبەستە تو لە بۆ داهاتوو ئیش دەکەی لۆ ئەوڕۆ نا ئەوڕۆ بەس ئیش دەکەی و هەڵی دەگری و لە داهاتوو یان وەری دەگری و هەڵی دەگری دەکرێت فەرماوەست چی لێ دەکەی هەڵدەگری یعنی کەواتە هەمووی فکری خەزنمان هەیە ئەدی ئەو گۆشت و شتە هەموو هەفتان دەکڕی هەفتەی یەکەم پێویستت پێ دەبی بڵێ بەڵام هەفتەی دووەم واز ناکەی زۆر زیاد دەکات یعنی هەندەی دەخۆن دیارە ئەمەش داوەت بکەم ئەوی زیاد دەکە هەڵی دەگری کەواتە ئێستا ئیشت بەوەیە کە خواردنی پێ خەزم دەکەی دوای ئەوی دیکەش وەکو پارە هەڵی دەگری باش دوایی ڕوونی تو فەرماوەست خێر یعنی بەشێک لە پێداویستی ژیان بەشەکیش لە بۆ خێر
ئەوانش لەوانەیە مەبەستیان بوو خێری پێ بکەن بەڵام ئەوە بە خواردنەکە خێری دەکات ئەویش بە شیاڵی گر لە داهاتوو پرۆژەکەی خێری کرد ئابەسە تو خێرەکەت ئێستا پێی دەکەی بەشی سێمیشی هەڵدەگری کەواتە بەشی هەڵگرتنمان زۆرە ینی خەزن زۆرمان خەزن دەکەین مامۆستا سەفین فەرموو بەشێکی بەکاربێنین لە پێداویستی ڕۆژانە بەڵێ بەشێکی دیکەش وەکو یعنی ئیشێکی پێت پێ وەکو وەبەرهێنان یا ئیستیسماری دەکەی دەتەوێت ئیشەک بکەی ئەو پارەت زیاد بکات هەر ئەوەندە نەمینێتەوە ئەویش جوانە دەستخۆش بەوە مەرحەلەی پێشکەوتوترە لەوانەی کە دەیانەوێت تەنها لەوەندەی هەن بمێننەوە ئەوان نا دەست دەدا دەکرێت مامۆستا خۆی بیرکردنەوەی مەوامان لێ دەکرێت یان ناکرێت بیرکردنەوەی مامن لە خولەک وێنەکم دانێ وتم ئەوە وەرەقەی بەتاڵ ئەیفۆڕەشی بەتاڵ وێنەکتان لە بۆ وەسف دەکەم جەنابیشتان وێنەکە بچێشن وێنەکە باسم کرد هۆڵەکە و ئەوەندە خەڵکەی لێ دانیشتێ ئەوەندە کورسیەکان سوور و سپینە خەڵکەک وێنەکەی کرد بوو کورسیەکان بەرەو ئەولا ڕۆیشت بوون خەڵکەکە لەولا بوون خەڵک هەبوو خەڵکی زۆری دروست کرد بوو هەبوو خەڵکی کەمتری دروست کرد بوو دوایی وێنەکەم شاندان منزەرێک بوو تەبان یعنی وێنەکەم شاندان ئەو وێنەیە هەر کەسە و بە شێوازی خۆی دروستی کردبوو سەبەبە سەرەکیەکەش ئەوەیە هەر کەسێکمان بە شێوازی خۆمان وێنەکان دەبینین ژیان دەبینین وئیلا دەیان کەڵەژن و دەیان کەڵە پیاوی مێژوو هەیە کە چاوەڕوانی ئەوە نەبووە کەسێک بێ فێرە ئیستیسماری بکە و فێرە وەبەرهێنانی بکە لە ژیانیش کردیتی ئەوە شەهید لەیلا قاسم و ئەوە خانزادی میری سۆران لە ناو کورد ئەگەر لە عالم بڕۆین کەسەکەی نموزەجەکە هەیە ناوی وەلەو دەردەچینە باوەت ناوی هێلین کیلەرە ئەگەر بیناسن لە ئینتەرنێت لێدەن هێلین کیلەر منداڵێک کە لە دایک بووە نە دەوی هەبووە نە زمان نەگوێ نەچاو ئینسانە کە ئەگەر چاوی نەبی بە زمان و بە گوێ فێری دەکەی قسەی فێر دەبی دەبیستی ژیان دەڕوات ئەگەر گوێ و زمانی نەبیت بە چاو شت دەبینی و بە ئیشارەت دەتوانی تەوزیح بکات بەڵام ئەگەر نەبوو هیچیان ئینسانێک بینە منداڵێک بینە هیچ نییە تەنهانی ئینسانەکە بە چاوی نییە گوێی نییە هەتا بڵێ وامەکە وا بکەچی دەوێت زمانیشی نییە داوای شت بکات دەزانەوە هێلین کیلەرە با بچمە ئاخیری هێلین کیلەر یەک لە گەورەترین ئافرەتەکانی سەردەمی ئێستایە کە وەلە وابزانم مردیە کە چەندان منەظەماتی خێرخوازی هەیە ناوەکی دیارە کە ئەمە وەکو کورد باسی دەکەین کە زۆر لەمە دوورە لە دووە لە ئەوروپی و ئەمریکیەکان باسی دەکەین هێلین کیلەر ئافرەتێک لێی ڕاست دەبیتەوە دەڵێ ئەمن فێرە قسەی دەکەم هیچ وەسیلەک نییە فێرە قسەی بکەی چونکی هەموو دکتۆرەکان دەڵێن گوێی تەواونی ئەگەر نازمان خۆی ڕەبتی بە گوێ هەیە تا گوێی لە کەلیمەک نەبی نازانی پێی نەڵێ ئەوە کورسیە ناتوانانی بڵێتەوە کورسی کە گوێی لێ نەبی نازانی چ بڵێ لەبەرەوە نوتقی نابی مامۆستایەک هەیە ناوی ئەگەر بە هەڵە نەچوو بم ناوی ساڤانا بوو مامۆستایەکەی هەڵبەت دەبی لە بیرمان نەچی چونکی مامۆستایەکەی ڕۆلی زۆر گەورەتر بووە لە هێلین کیلەری دەستی هێلین لەسەر قورجی خۆی دادەنێ خۆی مامۆستایەکەی دەڵێ ئەو دەنگەی دەستی خۆشی لەسەر قورجی خۆی دادەنێتەوە دەڵێ بڵێەوە ئاوی بە دەستی دادەکە مەبەستی لە وشەی ئەوەیە ئەتوش ئەو دەنگە دەرببڕە بە دەنگەژیەکانت بڵێ ئەچی دەنگەکە وەکو دەستی کە لەسەر قورجی مندانا بوو لەگەڵ قورجی خۆت وەچیەکی لە هاتچونکی گوێی لێ نابی ئەوە پێ دەگوترێ ئەوە ئاوەکە پێدا دەکەێت لەبەر ئەوە کاتێک تێنوو دەبوو دەیگۆ فێر ببوو ئاویان دەدایە بەخۆی گوێ لە دەنج خۆی نەدەبوو بەڵام دەیگۆ خەڵک جێ لێ دەبوو بەبێ بەخۆی گوێ لێبی هێلین کیلەر بۆ ئینسانێک بیخینەوە تاریخی ژیانی بیخینەوە ئینسانێک ناتق قسەکەرەی تەواو بەبێ بەخۆی گوێی لە قسەی خۆی بێت ئەوە یەک لە کەڵە ئافرەتەکانی ئێستاش کە هەن زیاتر لەوە هەن بەڵام با دەرنەچی 168,000ەکە با بمینێ دوایێ وەچی وەرمانگرت قسەی لێ دەکەین ئینشاءڵڵا با بڕۆین لەسەر ئەو وێنەی چ ملاحەزە چ قسەتان هەیە فەرموون دوو وێنەیە ئینسانێک بەسەر قالدرمەک دەکەویت کە بەخۆی دروستی دەکات و بەسەری دەکەوی ئینسانەشیش ئەوەندە قالدرمە لە بەردەستی تی و دەیەوێ هەردووچان نیەتیان وایە ئەو دیو ببینن جیاوازی لەو دوو وێنەیە چ دەبینن کەواتە یەک لە مانایەکانی ئەوەیە زۆری بەردەست
لە وەسائل و لە هۆکارەکانی بەردەست پێوەەر نییە لەوەی ئەمن بتوانم سەرکەوتوو بم بەڵکو ئەگەر نەشبی ئەسڵەن ئەوە خۆی دروستی کردیە دەکرێت کاگرا بەفەرمو دەکرێت ئەوەش مانادارە ئەو ئینسانەی لای ڕاست ئەزمموی کەسانی تری بەکارهینایە لەوەی کە ینی بتوانی وەکو ئەوان بیان لەوان لە پێشتر بیت ئەوی تر خۆی بە ئەزمموی خۆی هەوڵ دەدات ئەویش دەکرێت جوانە چێتر ڕێیتر دەکرێت بڵێن ئەو ئینسانە کە لە لای ڕاستە نەیتوانە یان شێوازی بەکارهینانی لە بۆ شتە بەردەستەکان لە بۆ هۆکارەکانی بەردەستی شێوازی نادروستە گەیشتیە بەو ئامانجەی بەڵام دەبی هۆکارێکی زۆر زۆر خڕکاتەوە تا بتوانی بگات بەڵام ئەگەر یەک هۆکار دوو هۆکار لە بەردەستبی بەڵام بە جوانی بەکاری بینی دەتوانی ئەگەر لە بەردەستت نەبوو خۆم دروستی دەکەم چاوەڕێنیم کەسێک بێتم کورسیم لۆ دابنێم نیش دابنیشم خۆم کورسێک دەینم و دادەنیشم ئەسڵەن هەر نەبوو دانانیشم ژیانش هەر ئەوەیە دەتەوێت خۆت هەوڵ بدەی دەتەوێت خۆت بی خۆت بکە چاوەڕێمە بە یەکێک پێت بڵێ فەرموو جابزانە چ ڕوو دەدا لە ژیان زۆرانی تر جار وایە ئینسانەکان هەدەفەکانیان گچکە دەبتەوە ینی هەندە هەدەفی مهم نییە هەتا بچی وەسائلی تریش خڕکاتەوە هۆکاری تر خڕکاتەوە بگاتەوە ئامانجی کە هەیەی هەندێک جار ئامانجی گەورە وا دەکات هۆکاری گەورەتر و زۆرتر بەدەستبینی لەوەی بگەیەوە ئامانجی ئەوەش دەمینێ دواتر ئیشاڵڵا لێی فێر دەبین ئێستا لەوەی کە شێوازی دانیشتنەکان و یەکتریمان زیاتر بناسین ئەوەی تعارفەی خەفیف و بەسیط دەکەین تۆزێک لە جێ خۆتان دەزولێن ببورن هەموو هەوڵ و تەقەڵامان ئەوەیە لە ژیان فێرە گۆڕانکاری بین لە شوێنی خۆمان نەمێنینەوە بەرەو پێش بچین چەند کەس 2 4 6 8 ئێستا ئەو 12 هەموو بدێ ئێستا ئەوە هەر یەکی ستیکەرێکی گچکەتان لە بەردەست دەبیت بیکەنەوە کەسێکتان سێی دیکەی وەکو ئەو هەیە سێ کەسی تری وەکو ئەو لە ناو برادەرەکانتان هەیە کە فەرمونون لە ماوەی ئەو تایمەرەی کە دایدەنێمەوە هەڵبەت 2 دقەیە ئەوە پێشتر کاتیان بەوە دەپیوە دایدەنێمەوە هەستنەوە بەیەکەوە بگەڕێن برادەرەکانتان ببیننەوە یەکتان ڕقم 1 نووسرا یەکتان ڕقم 2 نووسرا 1 3 1 4 بەڵام ڕقم 1 و 2 3 و 4 شکلیان وەکو یەکە 1 و 2 3 و 4ەکەی تری شکلیان وەکو یەکە ئەو 4 کەسە یەکتر ببیننەوە و لەکن یەک دانیشن فەرموون ئەوجا حەستان لێ نییە ڕێزی پێشەوەتان هەموو چۆل کردیە دەکرێت لە یەکەم ڕێزەوە دەست پێ بکەن گروپەک لێرە گروپەک لێوێ گروپەک لێوێ گروپەک لێوێ دەبتن 4 گروپ 3 گروپ یانی نا 1 و 2 3 و 4 لەگەڵ یەک بەس شکلیان پێک دەست ئێستاوە شکلی وەکوی تو نییە نەخێر نا بڕۆ لە 2 شکلەکەی خۆت لە 2 ڕەنگ مشکلە نییە بەس شێوازیان وەکو یەکە ببینەوە دەمەوێت ببینەوە ئەوە هەدەفەکە لێرێ هێنگۆش بەداخەوە هەرە سێتان بوونە 3 کەس دەردەسن گرفت بەس ئەیفۆڕشمان دەوێت ئەیفۆڕیان ستیکەری گچکەیان ئەیفۆڕ ئەوزەشیان پێ دەرچێت بەجێ بمێنیان عقوبەتان دەدەم ها بەڵێ ئەو بەریش هەیان بوو بەڵام هەر خۆیان 3 کەس بوون ینی نا ئێستا برادەرەکانی گۆکە ئەوش ئەژین برادەرەکانی ئەوانی تر بەس دەبی 4 کەس لە یەک ڕیز بن زیاتر نابی لەگەڵ یەک بن ئەنگۆسێ مشکلە نییە مهم زۆر چاکە ئێستا گروپی 4 گروپمان هەیە ناوەک لە خۆتان بنێن ئەنگۆ چ ناوتان هەیە و گروپە ناوەک بڵێن هەر ناوە گروپەک ناوەش خۆشی لێ بنێن خۆشبەختی باشە
گروپی خۆشبەختی باشە گروپی دووەم مامۆستا گوڵاڵە سوورە گوڵاڵە سوورە گروپی سێم آخر خۆشبەختی هێرۆ وەکو گوڵی هێرۆ گوڵاڵە سوورە خۆشبەختی جەنابتان ڕۆشنایی هێرۆ گوڵاڵە سوورە بەختەوەری گروپی بەختەوەری تکایە نوێنەرەکتان دیاری بکەن مامۆستا هاتسەرە گروپی گوڵاڵە سوورە مامۆستا باش گروپی هێرۆ دەی خۆتان دیاریکەن لە بینی خۆتان گروپی ڕۆشنبیری یەکتان دەبی نێنەربی باش تکا دەکەم تەماشای ئەو وەرەقەی تەنیشت خۆت بکە هەر یەکە و تەماشای تەنیشت خۆی هەمووتان یانی یەکتر ببینن ئەو لاپەڕە و ئەو ستیکەرەی لە بەردەستانە هەم جیاوازە هەم پێچیش دەچی وانە لە هەندێک شت جیاوازە لە هەندێک شت بێک دەچی چ مانایەکی هەیە لەبەرچی وام کرد لۆ ئەوها لێکم کردنەوە و جودام کردنەوە هەندێک چۆ سەر هەندێک هاتە پێش هەندێک چۆ دووە لەبەرچی مانای چییە هەندێک جیاوازە هەندێک وەکو تووە لەبەر ئەوەی تەنیشتت هەمیشە وەکو تو نییە بەڵام هەمیشەش جیاواز نییە دووەم دەزانن کە ئەوەی تەنیشتت جیاوازە لە تو قبولیشت کردێ لە تەنیشتی دانیشتی هیچیشت زەرەر نەکردیا کەواتە شەرت نییە ئەوەی لەگەڵتە و لە تەنیشتە و لە بەرامبەرتە هاوسەرتە منداڵتە خۆشەویستە براتە کەسوکارتە وەکو تو بیر بکاتەوە بەڵام هەر دەشتەوێ هەر لە تەنیشتیشی و هەر قبولیشتە و هەر خۆشت دێ پێویستمان بەوە نییە کەسەکان وەکو یەکیان لێبێ من نامەوێ من مامۆستا هازار وەکو یەک بین دەمەوێت تو خۆت بێ منیش هەم بم ئەگەر من و تو وەکو یەک بووین نەعوذ بالله ینی خوای گەورە یەکمان زیاد دروست کردێ ئەسڵەن ئەگەر جیاوازیەکان لە ژیان نەبی یانی ژیان ڕاوەستە یانی ژیان بەردەوام نابی هەر بەڕێزان هەر ئەوەش سەبەبە کە ئەمە دەتوانین ژنومێت لەگەڵ یەک بژی نەک دوو برا هەتە هەتایی دوو خوشک هەتە هەتایی یعنی دوو هاوڕێی کچ هەتە هەتایی دوو هاوڕێی کوڕ هەتە هەتایی لەبەرەوەی ژیان لە جیاوازیەکانە بەردەوامی ژیان لە جیاوازیەکانە ئەوە دەمەوێت بسەلمێنم ئەوە دەمەوێت بە جەنابتان بڵێم سێەم هەست ناکەن کە گۆڕانکاریەک دێتە پێش بەبێ بە خۆت بتەوێ مامۆستا لێرە بوو چۆ ئەوێ جیرانەکەت هەبوو ئێستان نەما یەکی نوێ هات هەست دەکەن گۆڕانکاری بتەوێت نەتەوێت دەبی ڕووبدا کەواتە یەک لەو شتانەی ژیان و لەو هۆکارانەی کە ژیان تێیدا بەردەوامە بریتە لە گۆڕانکاری ناتەوێت بگۆڕی ژیان دەتگۆڕی دنیا دەتگۆڕی ناتەوێت بگۆڕی گەورە دەبی مێڵە گەورەبی هەر منداڵ بدەی دەتوانی هەر دەبی بگۆڕی کەواتە خۆت بڕیار بدە بگۆڕی نەک کەسانی دەوروبەرت ئیعلام کۆمەلگا بتگۆڕی خۆت بە داینەمۆی گۆڕانکاری دەوروبەرت نەک دەوروبەرت تۆ بگۆڕم زۆر سوودی تری هەیە ئەگەر بێت لێ بکەنەوە ئەو ڕاهێنانە زۆر سوودی هەیە سوودی ئەوەی هەیە کە تو بەتەنهانی لە ژیان خەڵکی تریش هەیە لەگەڵ تو هەست مەکە خۆتی هەست یان لە بوارەکەیت کە دیکتاتۆر مەبە تەنها خۆت بڕیار بدەی لە ژیان کەسانەکەی لە دەوروبەرت پێویستە پرسیان پێ بکەی پێویستە لەگەڵت بن ئەو هەر گۆڕانکاریێکی خەفیف لەوەی کە زیاتر لێک نزیک ببنەوە گروپیش دروستکەین لە ئەسنای خولەکە پێویستمان بە جەنابتان هەیە ئێستا پرسیارە جەوهەریەکە لێرەیە کات چییە ئەمە هاتین باسی وەبەرهێنان و ڕێخستنی کات دەکەین هەندێک پرسیاری لغزمان کرد کە دوایی دەچین مەبەستمان چ بوو لێی کات چییە ڕێی خۆتان لەبارەی کات یانی بەرامبەر کات چۆن بیر دەکەنەوە فەرموو نیعمەتە چی خواییە جوانە دەست خۆش بی فەرموو خەزێنەیە کەنزەکە بەڵێ جوانە مامۆستا وەکو وەحدەشی مۆبایلی کە ئەوەندە لەبەردەست هەتا ئەوەندە دەتوانێت ژیانت ئەو تەمەنە چەند هەیە هەموو ژیان ئەوەیە کە ئەو کاتەیە مەحدودە جوانە هەر ئەو کاتەیە فەرموو هەر ژیانە کات دەست خۆش بیت هەر ژیانە مامۆستا تەمەنی مرۆڤ یانی کاتەکەی جوانە پێم خۆش ئەوەی کە دەیڵێن قەنەعەتان پێبی هەتا ئەگەر جارێک لە جاران
شتێک هاتە ناو بابەتەکە پێمان باش نەبوو ئیشی لەسەر بکەین چونکەوە ڕاهێنانە ینی دەمانەوە ئیش لەسەر گۆڕانکاریەکان بکەین دەکرێت من شتەکە پێویست بیگۆڕم دەکرێت جەنابتان پێویست بیگۆڕن کەواتە لە دەستمان پێکرد لە تەمەن و ژیانەوە هاتین لە بۆ هەموو ئەو شتە گرنگانەی کە ڕەبتی بەکاتەوە هەیە بەڵام ئێستا بە نەزەریە دەینە سەری بزانین لە بواری کردداری و کردەژی ئەمە دەڵێن ژیانە بەڵێ وەکو ژیان تەعاملمان لە کردیە ئەوەندە قەدرمان گرتیە ئەوەندە خۆشمان دەوێ ژیانی خۆمان زۆر خۆش دەیوانە دەڵێن ئینسانێک داوای کرد بوو گوتبی منداڵەکەی نەخۆش بوو خوایە ئەو منداڵم ساغبی ئەگە قەراروابی یەک بمری خوای ڕوحی من چێشەی منداڵەکەم مەچێش لەو دەمە دیارە پشیلەک شتێک خۆی لە منزەڵک ئەوەدایە لە مەتبەخێ وای زانیە ئەوە ئیزرائیل هاتیە ئەوە ئەوەتە نەخۆشەکەەوە هەوە من هەونیمە ژیان شیرینە یعنی جا خوای گەورەی لە قوڕانی دەفەرمێ لە مەشهەدێکی ڕۆژی قیامەت کە باس لەوە دەکا کە يوم يعض الظالم على يديه دوایی چ دەفەرمێت ومن في الأرض جميعا ثم ينجيه هەر هەموو زەوی بە قوربانی خۆی دەکا بەس لە پێناوەی خۆی ڕزگار بیت كلا إنها لظى كلا ئەوە ئەسڵەن ئەوە خۆتە ئیدعایکی خۆتە وافگر دەکەیەوە عەدالەتی خوای زۆر لەوەی گەورەترە کە خەڵکانێک بەواسەی تو بسووتێنی بەڵام ئەوە باس لە خۆشی ژیان و نیعمەتی وجود و بەردەوامبوونە لە ژیان هەمووی جەنابتان باستان کرد ڕاستە کات دەکرێت بڵێن تەمەنە گەورەترین دیارە کەنزە باشترین سەروەتە یعنی ئەمە وەهاس نەکەین باشترین سەروەت پارەیە ئەوە کاتە پارەش بەدەستدەینی ئەوە پارەیە پێویستە لە خزمەتی کات دابیت باشترین سەروەتە باسم ئەلێرێ باشترین سەروەتە ئەوەیە کە بەشەکە لە بەختەوەری تو بەندە بەو کاتەوە کە ئێستا ئەمە پێیوە دەژین و لەگەڵی دەژین بەشێکە لە خۆت ئەسڵەن بەشە خۆت کاتی یان بەشەکە لە تو یانە تو بەشەکی لە کات وەکو ئیمامی حەسەنی بەسری ئەگە غەڵەت نەم دەفەرمی ئینسان بزانە تو پێک هاتی لەو شەو ڕۆژەی کە هەی پێک هاتی لە کات هەر کاتێک شەو ڕۆژێک لە تو ڕۆیی بەشێک لە تو لێبەوە بەشێک لە تو ڕۆیی زۆریت کە نووسیتیان شم شێرە بڕوانامەیە گرنگترین شتە لە ژیان هەمووی دەکرێت هەموو پێناسەکان ڕاستە لە بواری نەزەر خلاصەی باس لەوڕۆ باس لە ئەو سێ بابەتە سەرەکیە یەکەم جار خۆت بناسە کە پێک هاتی لە کات دواتر ژیانت ڕێکخە ئەو کاتی لە بەردەستە ڕێکی خە لەوەی بتوانی زۆر بە جوانی و زۆر بە تەرتیب ژیانێک بێسەر پاشان فەرموو بڕیار بدە و دەست پێ بکە کاتی خۆت ڕێخست خۆت ناسی کاتی خۆت ڕێخست فەرموو دەست پێ بکە لە خۆ ناسین پێویستە کات بناسی گرنگی کات سوودەکانی ڕێخستنی کات بە فیڕۆدەرەکان چین ئەوانە لێرە باسی دەکەین ئینشاءڵڵا دواتر لە ڕێخستنی ژیان پێویستمان بە چییە زنجیرەی گرنگیەکانی ژیان ئەولەویات یان پێدەوترێت فقه الئەولەویات پێویستە کامەی پێشکامە بکەیت دووەم تەوزیعکردنی کارەکانمان بەسەر کاتەکانماندن پاشان ڕێخستنی ئەو کارانێک کە هەمانە لەگەڵ کاتەکانمان لە بەشی بڕیاردان و دەست پێکردن لە ژیان پێویستە ئامانجێکمان هەبیت ئامانجەکە هاوسەنگی ژیانمان لێ تێک نەدات بوارەکانی ژیانمان لێ تێک نەدات زۆرمان هەنە لە پێناو ئامانجەکانیان بەداخەوە کە زۆرێک لە باڵاکانی خۆشیان لەدەستدایە دەیانەوێت دەوڵەمەند بن زۆر شتی ژیانی خۆی کەسایەتی خۆی ئەسڵەن لەدەستدا لە پێناو دەوڵەمەند بوون نا ئەمە دەمانەوێت دەوڵەمەند بین بەڵام بە هاوسەنگی ئەلێرە هاوسەنگی دێتە پێش پاشان دەمانەوێت دەوڵەمەند بین بەڵێ بەڵام دەبی هەوڵ بدەیت پلانی لۆ دابنەی دەتەوێت دەوڵەمەند بی لە ژیانی شتە تا ئێستا هیچت نەکردیە دەتەوێت دەوڵەمەند بی تەنها بیرت لێ کردەوە خەونەکە لە خەیاڵ ئەدی نابی پلانی لۆ دابنەی بڵێ من ئەویشە دەکەم ئەوەندە ساڵێت کە دەبی دەوڵەمەند بم پلاندانان بەشەکە تێدا پاشان بەدواداچوون بکەی چەند مانگ جارێک چەند ساڵ جارێک بڵێ ئەمن بزانم چەندە نزیک بیمەوە لە هەدەفم باسەکە لە مەرکەزێکی تەحفیز و ڕۆشنبیرکردنی خوددا بە تەوزیفی بکەین دەمانەوێت هەموو قورئان لەبەرکەین باش ویستمان ئەمن یەک لەوانم هەر ویستیتم لە ژیانم تاکو ئێستا دەمەوێت هەوڵمدایە پلانمدانایە بەڵام بەدواداچوونم نەکردیە یەک لە نوقتەکانی من مەسەلەن جەنابتان دەتوانن دیسان ئەو مەرحەلانە ببڕنەوە هەدەفێکی گەورەماندانە هەموو قورئان لەبەرکەین باش
ئێستا پێویستە چ بکەم پێویستە بێم بنووسمەوە بڵێم ڕۆژانە ئەوەندە لەبەر بکەم بێم لە سەنتەری حکمە دەرس بخوێنم دواتر مامۆستام هەبیت پاشان مانگانە مطالعە بکەمەوە مراجعە بکەمەوە ئیمتیحان بکەم پاشان هەدیەم بدرێتێ خەڵات بکرێم پاش چەند ساڵی دیکە پاشی 5 ساڵی تر تەواو من هەموو قورآنم لەبەر کرد 10 ساڵی ترم دانا سەقفەکەم دانا ئەوانە هەموو پلاندانانە پاشان دێی بە عەمەلی دەست پێ دەکەی دەست پێکردنیانی ئێستا یەکسەر تەلەفۆنەکە دەردەینی مامۆستا زەحمەت نەی مامۆستا ئازەرە من ئەوە بڕیارمدا لە سەنتەری حکمە قورآن لەبەر بکەم مامۆستا سەفین بڕیارمدا لە سەنتەری حکمە بەردەوام بم ماوە کە دابڕایم ئەوە بڕیاردانە و ئەوە دەست پێکە دوای ئەوەی دەستیش پێکرد پێویستە ماوە بە خۆت دابچیەوە خەلەلت هەیە لە شوێنە کەم و کوڕیت هەیە چایکەی ئەمە ئەو بابەتەی بڕیاردان و هەبوونی ئامانج و هاوسەنجی ئەگەر بەڕێزان پێیان باش بوو لە سەنتەری حکمە من لە خزمەتم ئەوە بەشی دووەم و سێمی بابەتی گرنگی کات و ڕێخستنی ژیانە هەستان لێ بۆ من لە خزمەتم و ئامادەم و ئینشاڵڵا باسی دەکەین بەڵام لەمڕۆ مەجاڵمان نابێت بەڕێزان ئەمە هەمومان قورآن خوێنین و الحەمدولیا جەنابتان زۆر لە پێشن لە بواری قورآن و لەبەرکردنی قورآن گوێتان زۆر لە کەلیمەی یەوم بووە لە قورآن زۆر کەلیمەی دەهرتان گوێ لێ بووە لە قورآن زۆر کەلیمەی عام و ساڵ و مانگتان گوێ لێ بووە لە قورآن زۆر مەعالمی قورآن هەیە بە مانگ پیشان دەدات بە ئەستێرە پیشان دەدات ڕێڕەوی کەشتیەکان بە ئەستێرە و مانگە باسەکە هەر هەمووی بریتە لەو مەوقوتە و وەقتەی کە خوای گەورە مەبەستیتی پێت بڵێ ئینسان ئەتوو بەرمەجە کرای بە کات بەرمەجە کرای بە شەو ڕۆژ بەرمەجە کرای بە سەعات هەڕەمەچی نییە بێی بژی و بمری لەبەر ئەوەی قیامەتی شتلۆ وا پێناسە دەکا وا وێنا دەکا مقداره 50,000 سنة کە دەیەوێ پێت بڵێ درێژی و بەرینی و پانی قیامەت لە چەندە دەڵێ مقداره 50,000 سنة کە دەیەوێ پێت بڵێ پێت بفەرمی کە ئەمن دنیا و ئەوی لەو دنیا دروستم کردیە بە چەندی عقل ئینسان ئەتوو تەعامل لەگەڵ کات دەکەی بریتیە لە في 6 أيام زۆر گوێتان لێ بووە لۆ 6 ڕۆژ لۆ ڕقەمی بەکارهێنایە لۆ ڕۆژی بەکارهێنایە خۆ ئەو دەما لە بۆ معلوماتی جەنابتان خۆ هەمتان لەم باشتر دەزانن کە ئەو دەمە ڕۆژ و شەو نەبووە کە زەوی و ئەوی ناوزەوی و دەرەی زەوی دروست کردێت چونکی ڕۆژ و شەو لە سوورانی زەوی بە دەوری خۆر و بە دەوری خۆیدا بە دەوری خۆی ڕۆژ شەو دروست دەکا بە دەوری خۆر فەسلەکان دروست دەکا ئەدی لەبەرچی دەڵێ یەوم ئەو بابەتەکە ئەلێرێ دەیەوێت پێت بڵێ کات زۆر گرنگە ئەمن خوام مەبەستم بی بە پۆینتاتی لەحزە نەک بە لەحزە و بە چرکە بە پۆینتاتی ئۆ چەند پۆینتی دادنەی ئەوجا یەکیشنا حیفە ئەوەش بڵێن خوای گەورە دەتوانێت بیکات پێی دەکرێت بەڵام دەیەوێت عەقڵی تو بەکار بینی ئینسان ڕۆژت هەیە مانگت هەیە شەوت هەیە دەقەت هەیە سەعاتت هەیە کەڵکی لێ وەربگرە سوودی لێ ببینە لەبەر ئەوەشە خوای گەورە نوێژی دانایە کتابن مەوقوتە دەڵێ ئینسانە تو بەیانی دەبی سەعات 6 و نیم 5 و نیم هەستی تەواو کاتی هەستانتە دەبی بە کات هەستی و دانیشی دەی پێت بڵێ ئینسان بۆ نیوەڕۆ نوێژەشکە دەکەی مەبەستەکە پێویستی بە نوێژی تو نییە مەبەستەوەی دەیەوێت ژیانت ڕخە هەڕەمەچی نییە هەفتەک نوێژی نەکەی مانگەک نوێژی نەکەی دوای دە نوێژی لە سێک بکەی نا پێویستی بەوەیە یەک نوێژی گچکە بکە بەڵام لە کاتی خۆی يسألونك عن الأهلة أعوذ بالله من الشيطان الرجيم يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس لێ دەپرسن لەبارەی مانگ لەبارەی کاتەکانی عیبادات ئەوە مەواقیتە یعنی هەتا زمانی خۆی تەسەوور بکەن ئەوە نەبووە هەر ئەوەش نەبووە کە زۆر سادە ئێستایش پێ ناکرێت ئەوەش نەبووە بە مانگ بڕیاریاندایە ئەوڕۆ چەندی مانگە و چ ڕۆژە و چەند ڕوویدایە و چ ڕوویدایە ئەگەر نامەکو دەزانین لە ڕۆژی جومعە مەثەلەن باپیرە گەورەمان ئادەم لە بەهەشت دەرکرا لە ڕۆژی جومعە دروست کرایە خۆ ئەسڵەن ڕۆژی جومعە و کات نەبووە بەڵام بە مانگ و بەگەڕانەوە لە بۆ کات زانیمە لە ڕۆژی قیامەت لا تەزول قەدەم عەبد حەتى يسأل عن 4 پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەتا چار سوئالی لێ نەکرێت ئەو ئینسانە لە پێی خۆی لە قیامەتێ نابێ بجوولێنی هیچ شەقاوەک ناتوانانی بڕۆ هەتا ئەو جوابی ئەو چوار سوالی جواب نەداتەوە چوار وەڵامی پێ نەبی لە بۆ چوار پرسیار زۆربەی زۆری ئەگەر نەڵێم هەمووی لەبارەی کاتە
عن عمره فيما أفنى عمري لتسرف كرد تمن أو تمنت يعني كات هم ما نستعجل مثلا سي تنصالك أو سي تنصالف كل يبكي كات كان جيانته ليش دواء أو دقق أو دا أو بيست أو صالك أو دو أو دا أو بيست كاتها تمن يعني كات دلني إنسانك لتمني جوان مرق بو لتمني جنزي ما بس تسيه ما بس سودي لو كاتي نبيني كلاجياني هبو دبا سودي لبيني باب بزوي أمري خوايك لبو معلومات عن إمامي غزالي لهمو المكاني سردمي خوي يكم بوا سركوتو بوا إمامي غزالي تمني لسيكان بوا أمري خوايك بده يعني دلان أجر توزيع بكرة إمام الغزالي إمام البانية توزيع بكرة بسري قردار دبتوا بتمني لقل أو مؤلفات ونسين وكاراني كرديتي كواتا وكاتا هموي هي بلام أو يسودي لدبيني عن شبابي دي سانجنزي هركاتا أما حتى لبو مال بيدا كردن عن ماله من أين اكتسبوا فيما أنفقا لشوي بدستنا ولتي سرف كرديا دي سان دي قرن مول بوكات أما يجاني خمانا هم لبينا بارا دبين السر زۆر خەڵک هەیە مەجالی نییە هیچ بکات لە ژیانی هیچ پێشکەوتنەک لە ژیانی خۆی ناکات لەبەرەوەی دەڵێ خەریکی تیجارەت و بزنسم کەواتە دیسان کاتی ڕۆیی لە پێناو پارە دیسان باس لە پارێ لە سەرفکردنی دیسان پێویستمان بەوەیە سەرفکەین لە بۆ نوری حکمە سنتەری نوری حکمە لەوەی کە خەڵکەک پێ بگات لەوەی ئەو خەڵکی کە کاتی خۆی سەرف کردیا ئەمیش ئەو پارەم دایتە ئەو کاتەی دیسان خوای گەورە ئەجرم دەدات کاتی خەڵکە چیت کە تەوزیف دەکەم ئەو هەمووی تەسەوور دەکەم 1990 پرسیارەکانی موجهە لە بۆ ئینسان و لێی دەپرسرێتەوە هەتا لە نوێژ و لە ڕۆژی و لە زەکات كاتا من خيط الأبيض حتى من الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتم الصيام إلى الليل يعني لبيناو تسي لو خواهي قورنا إذا فرمكاكا همو سرمانگان دو روجان بروجي بن يعني 10 ساعتان بروجي بن پێویستی بەوەیە کاتڕێک خەی مسلمان ئێستا دێنە سەر 168 هەزارەکە ئەو 168 هەزارە لێکی دەنەوە بە حاسیبەکانتان دەکات 168 ساعات کاتژمێر لە هەفتەیەک هەمومان خوای گەورە 168 ساعاتمان دەبەخشی پێدەبەخشی لە هەفتەیەک فەرموو مرۆڤ ئینسان بەنی ئادەم ئیشی پێ بکە خەزنی دەکەی وەکو پارەکە خەزنی کە هەر بن و هیچ مەکە بڵێ من لە داهاتوو ئیش دەکەم خەزنی دەکەم بالۆ منداڵەکانم ئەو کاتە بمینێتەوە من خزمەتیوان دەکەم پارە پەیدا دەکەم با منداڵەکانم لێ بخۆن دەچم ئیش دەکەم هیچ ناکەم لۆ خۆم لۆ ژیان و قەبر و قیامەتی خۆم لۆ منداڵەکانم دەیکەم خۆ ئەوەش خراپ نییە بەڵام یعنی 168 ساعاتەکەی من و مامۆستا و ئەو مامۆستا و ئەو بەڕێزە و ئەوی لە دەرێ و ئەوی ئێستا لە نوێژە و ئەوی ئێستا لە بازارە هەمووی وەکو یەکە دوورە لە عەدالەتی خوای ئینسان بڵێ ئەمن کاتم کەمترە ئەتو کاتت زیاترە عەدالەتی خوای زۆر لەوە گەورەترە کە ئەمن فکر لەوە بکەمەوە خوای گەورە کاتی کەمتر بە من بەخشێ زیاتری بە تو بەخشێ هەر ئەو کاتێک کە بە جەنابتی بەخشێ و بە منیشی بەخشێ و بە مامۆستاشی بەخشێ وەکو یەکە بەڵام مامۆستا سەفین ئەوڕۆ بەیانی سەعات 6 هەستایە ئەمە سەعات 9 هەستاین 3 سەعات کاتم لە خۆم دزی احتراماتم لە جەنابتان 3 سەعاتم لە وەخت و لە تەمەن و لە ژیانی خۆم خوارد کەم کردەوە هەر خۆم بووم سەبەب تەقدیر و مەشیئەتی خوایی نەبوو خوای گەورە بە هەردووکمانی بەخشی بەڵام ئەو سەعات 6 هەستامە سەعات 9 ئەوە 3 ساعت لەو لاتر مامۆستا سەفین لە کاتی ئەو ڕۆژەی هەمووی کتابێک یان نیو کتاب یان چەندێرێک لە کتابێک دەخوێنێتەوە ئەمن ئەو ڕۆژە هەمووی دەڕوا و دێ هەر خەریکی تەواوی ناکەم کە لە هەمویان خراپتر تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێتە بەداخەوە ینی زۆر سوودی باشیە بەڵام بێسوود بەکاری دەینین کاتێکی زۆری لێ دەبینە سەر دیسان هەمان ئەو کاتێک کە خوای گەورە بە هەردووکمانی بەخشیە مامۆستا سەفین لەمە زیاتر سوودی لێ بینی کەس هەیە بڵێتن ئەمن 24 ساعات کەمترم هەیە شەو ڕۆژێک دێ هەمووان 24 ساعتمان پێ دەبەخشرێ دەزانێ ئەو 24 ساعتە چەند دەکات 144 دقە 144 دقە ئەمە ڕاهێنانێکمان دەبی لەسەر دەقەی ئەو کاتە دەزانن 1 دقە چەندە ئەگەر 1 دقە زۆر نییە لەبەرچی شوفێرەکان پەلە دەکەن لەوەی بە پێڕا بگەن نەمینێنەوە لە بۆ وەزبەی دووەمی ترافیک لایتی خۆ ئەگەر زۆر بمینێتەوە دقەک 2 دقە دەمینێتەوە دیارە ئەو دقە و 2 دقەیە زۆر گرنگە لەبەر ئەوەیە پەلەمانە
لێکۆڵینەوەک لە کۆلۆمبیا کۆمەڵەکی پزیشکی ئەمریکی بوو لە کۆلۆمبیا لێکۆڵینەوەیان کرد لەسەر 40,000 نەخۆش کە سەردانی عیادەکان دەکەن ویستیان ئەوە ڕاستکەنەوە چاپکەن کە نەخۆش زۆر تاخیر دەبی وەکو ئێمەمانان سعات چاری ئێوارە دەچی سعات 10 شەو دەگەڕێەوە ماڵێ یعنی وەکو ئەنەما تەمەن هیچ نییە و ژیان هیچ نییە و کاتی تو هیچ نرخی نییە پارەکەی من بە نرخەوەکو پزیشک احتراماتمان لە بۆ دکتۆرەکان بەڵام ئەوان هاتن دیراسەیان کرد 40,000 نەخۆش حسابیان کرد ڕێنجێکیان دەرهینا گوتیان ئەگەر نەخۆشێک 20 ستانداردی نەخۆشێک 20 دقە تاخیرتر نابی عادەتەن کەواتە هەر دکتۆرێک ئەگەر نەخۆشەکەی لە 20 دقە زیاتر تاخیر کرد کەواتە خەلەل لە دکتۆرەکەی هەیە غڕامەی دەکەین هەر دقەک و دۆلارێک لە پارەی عیادەکەی کەم دەکەینەوە فەرەزان ئەگەر 20 دۆلاری بدالەوە چوونە ژۆرێ ئەگەر 20 دقەی تاخیر کرد ئەو نەخۆشە بەبەلاش دەستە ژۆرێ 20 دقە دوای 20 دقەکەی خۆی دواتر ئەگەر زیاتر لەوە بوو کە ئیمە بە سەعاتە ئەو زارەین دەرمانیش دەکەویتە سەر دکتۆری ئەگەر هەر تاخیرتری کرد مختبەریشی دەکەویتە سەری دوای فترەی زۆر کورت تەسەوڕ ناکەن بەڕێزان دوای فترەی زۆر کورت هیچ نەخۆشێک نەدەگەیشتە 20 خولەک و دەچوە ژۆر لە دکتۆرەکان لە هەموو کۆڵۆمبیا یانی چ یانی ئێمە پارەمان خۆشتەویست لە کاتی خەڵکی یانی نەمویست پارەی خۆم بە قوربانی کاتی خەڵکی بکەم یان بەمانایەکی کە دەکرێت کاتی خۆم ڕێک خەم نەخۆشیش تاخیر نەبی و ژیانیش بڕوە کەواتە خەتای منە من کاتم ڕێک نەخستێ لەبەر ئەوەیە نەخۆشەکە تاخیر دەبی خەلەل لەوە نییە نەخۆش زۆرە خەلەل لەوە نییە سیارە زۆرە لە زادە لەوێ ناگەی لەبەرەوەی نازانین کاتی خۆمان و ڕێخستنی شوفێریمان خراپە ئەوە هۆکارەکەیە ئێستا هەندێک لە گرنجەکانی کات و تایبەتمەندەکانی کاتێک هەست دەکەی کات زۆر بە نرخە پێت بڵێن دوور لە جەنابتان و ئینشاءالله تەمەن درێژ دەبن بڵێن 6 مانگ لە تەمەنتمایە سەرەتانە دەگرتیە و دەمری و تەواو ینی 6 مانگت لە تەمەنمایە پێم بڵێ ئەو 6 مانگەت لێ دەکەی پێڕادەگەی با من هەوردوو دەستم بەکار بینم دەبی بچمە فلانکن فلان کەسی دەبی فلانە خواردنی دابی بکەم دەبی بچم ئەوەندە منداڵانم ئەوها لێ بکەم دەبی بچم جارێ لەسەر دوگوردی هەڵناستم ینی پێی نایە ئەوە چونکی دەمری و تەواو ینی لەسەر دوگورد هەڵناستم ئەگەر هەستم نانەکی بخۆم دەبی لەسەر دوگوردەکەی نان لۆ بینن نانی بخۆم دەبی چەندان بەرنامەی ژیانت هەیە لە ماوەی 6 مانگەی دەتوانم بڵێم 30 ساڵی تەمەنت لەو 6 مانگە بەرجەستە دەکەی کەواتە و کاتە هەست دەکەی کە کات گرنگە کاتێک زۆر تەسک بۆ کاتەکە پێم دەڵێن بەیانی خولت هەیە دەبی لە ماوەی شەو هەتا بەیانی ئەو کاتێک کە دێمە خولەکە با 1 مانگ ئیش بکەم بجوو لێم بخینمەوە حازر کەم کەواتە هەر ئەو کاتەیە ئەتو ئیهمالت کردیە بەڵام دەتوانی تەوزیفی بکەیت نظریەکەی پێ دەگوترێ سجن الوقت یعنی بەندیخانەی کات یعنی ئەمە هەمومان لە ژیانمان ئەگەر هیچ گۆڕانکاریەکمان لە ژیانمان نەکرد یانیەت و لە سزنەچی دەست و پێت بەسترایە هیچ مەزالت نییە تەنها ئەو کەسێک کە دێ پێت دەڵێ ئەوەندە بخۆ ئەوەندە بن و ئەوەندە هەستە لەو کاتە هەستە لەو کاتە بن و هەر ئەوەندەت پێ دەکرێت کەواتە ئەو تەمەنەی کە جەنابەت هەیت و خوای گەورە پێی بەخشی کردیت تە سزنەک لۆ خۆت لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من استوى يوماه فهو مغبون یان هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک بوو هیچی نەکرد لە ژیان دۆڕا لەو ژیانەی هۆکارەکەش ئەوەیە بەندیخانە نییە بەڕێزم تکایە وەرە دەرێ لەو بەندیخانەیە هەمووشمان بە یەکسانی کاتمان پێ بەخشرای باسم کرد خوای گەورە زۆر لەوە عادلترە کە ئەمەش فکری لێ دەکەینەوە وەکو موسڵمان بەڵام ئەوەی سوودی لێ دەبینی کاتەکەی زۆرترە ئەوەی سوودی لێ نەبینی کاتەکەی کەمترە بەضەبتیش لە ژیان ئەوها جێبەجێ دەبێت ڕۆژانە تاقیکردنەوە کرایە دەتوانن جەنابیشتان بیکەن و لێکی دەنەوە خاستن ئەوانەی لە حسابات و مامۆستاکە وەکو ئەندازیار دەتوانن لێکی دەنەوە ڕۆژانە 30 خولەک 30 دقە نیو سەعات ڕۆژانە لە کاتت بەفی ڕۆبدە یان نیو سەعات ڕۆژانە لە کاتت بە شتێکی بەسوود سەرفکە دەزانن ساڵانە دەکات چەند دەکا 1 مانجی بەخەبەر 30 دقەی فی 30 ڕۆژ بکە و فی 12 مانگ بکە دەکا 1 مانجی 14-15 سەعاتی بەخەبەر یان 1 مانجی ڕەبەق ئەگەر ڕۆژانە تەنها نیو کاتژمێر درەنگتر بنووی یان نیو کاتژمێر درەنگتر هەستی لەخەو تەنها نیو تاقیکەنەوە بزانن وە دەکایانە
یعنی ساڵانە تو یەک مانگ لە ژیانت بە هەدەر چووە ئەگەر ڕۆژانە نیو کاتژمێرت بڕوە ئەدی ئەگەر کاتژمێرێک ئەگەر 2 ئەگەر 5 ئەگەر 10 ئەگەر هەر بە نووستن و بە بێهودەی سەرفیکەین ئەلێرە گرنگی کات بە دەردەکەوێت. هەندێک تایبەتمەندی بەداخەوە کات هەم هەندێک جار باشە لەگەڵمان بە لوتفە لەگەڵمان هەم هەندێک جاریش بەڕاستی بێزەمەیرە زۆر ینی دژایەتیمان دەکا یان بەرامبەرمان ڕەحمی نییە هیچیش خەتاوی نییە خەتای خۆمانە دەتەوێت ڕەحمت پێ بکەم یان دەتەوێت لەگەڵت خراپ بم ئێستا بە دەردەکەوێت. کاتی هەمومان سنووردارە وەکو مامۆستا سەفین باسی کرد دەتەوێت بێ سنووری کەی سوودی لێ ببینە بێ سنوور دەبێت وئیلا ڕەحمت پێ ناکات سنووری هەیە و لە سنوورێک حەسرت دەکات لەبەر ئەوەشە زۆر بەمان دەڵێن پێمان ناکرێ مەجالمان نییە زۆر خێراش دەڕوە ها بەڕێزانانی تەسەوڕ ناکەی ئەمە منداڵ بووین حەزمان لێ بوو گەورە بین بەڵام کە گەورە بووین دەمانەوێت گچکە ببینەوە منداڵەکەی جاران گەمەکە بکەینەوە بەڵام ڕۆیی تەواو. پاشان دەتەوێت بە پارە بیکڕی فەرمو بیکڕە بە پارە ئەوە من پارەی خۆم دەدەم کاتم بدەنێ چێ دەتوانی کاتی بە پارە بکڕی کەواتە قەرەبوو ناکرێتەوە دەتەوێت کاتی بکڕی دەتەوێت کات قەرەبوو بکەوە نا بەڵام لە خولێک پرسیارم لێ کردم قەرەبوو ناکرێتەوە دا چی بکەین ئەمە لە دەستمان چوو دەی من تەخەڕوجم کردیان نەمیستێ ئەو کارە بکەم خوای گەورە کاتت لۆ ناگەڕێنیتەوە بەڵام فرسەتت لۆ دەگەڕێنیتەوە فرسەتت لۆ دەگەڕێنیتەوە لەو کاتەش پێت بکرێ. بەڕێزان ئەگەر بیر لە ترامپ بکەنەوە لە سەرۆکایەتی ئەمریکا باسی سیاست نییە من لەگە سیاست دۆست نیم گوێش نادەمە سیاست باس لە سوودبینین لە ئەزمموی کەسانی تر دەزانن تەمەنی چەندە؟ 70 ساڵ کەسێک تەمەن 70 ساڵ ئێستا بیەوێ سەرۆکایەتی دەوڵەت و جیهان بکات یعنی چی؟ یعنی زۆر ئومێدی گەورەیە یعنی ئێمە لە 70 ساڵی مە هەمومان هیچ ئومێدمان نەمایە لە ژیان یعنی تۆ خەمی ئەوە تەکفنی لۆ خۆت دابین دەکەی لە 70 ساڵی بەڵام ئەو ئێستا وا دەست پێ دەکات. بەڕێزان تەسەوڕ بکەن ئەگەر تاریخ حیاتی بخینەوە لە پاش 2000ەکان دەستی بە زۆربەی ژیانی کردێ سەبەب پاش 2000ەکان تەمەنی لە 6 ساڵەکان بووە کەواتە ئەو ئومێدە و ئەو ئیستیغلالکردنەی فرسەت پێویستی بەو کاتە نییە بگەڕێنەوە کات بەڵام پێویستمان بە وەبەرخستنی وەگەرخستنی ئەو فرسەتانەیە کە خوای گەورە دەینتە پێشمان. دەکرێت قورئان لەبەر نەکەی بەڵام قورئان تەفسیر کەی ئەتو ئێستا دەتوانی دانیشی لەبەریشکە مامۆستا ئەوە تەماشایکە تەمان ئێستا من ئەگەر بمەوێ بگەڕێمەوە منداڵی یعنی مەبەستمە بچم لەگەڵ ئەو جەماعەتەی گەمام بکەم بەڵام نامەوێ ئێستا دەچم گەمەیان فێر دەکەم ئەوە بە من دەکرێت وانە دەمەوێت ئێستا بگەڕێمەوە هەندێک هەڵە هەیە لە ژیانم کردیتم دەمەوێت چایکەمەوە ناتوانم ڕۆیشتە بەڵام ئێستا دێم تەعویز و ینی بەدیلی هەڵەکان ڕاستیەکان فێرە خەڵک دەکەم ئەوەی کە دەبووە ئەمن نەمکرد بە وە دەکەم خەڵک نیکە جارەشی دیکە ئێستا لە تەمەنەچی ناتوانانی گەنج ببیەوە بەڵام دەکرێت گەنجان تەوجیه بکەیت گەنجان فێر بکەیت زۆر لەوە گەورەترە بە خۆت بیکەی مامۆستا زۆر لەوە گەورەترە بتوێ بە خۆت بیکەیت ئەگەر بمێ شتێک بخینمەوە کتابێک بخینمەوە زۆر گەورەتر لەوە ئەوەیە کە کتابەکە بخینمەوە لەوەی بە خەڵکی تری بڵێن ئەوە زۆر مهمە. پاشان لەو مەرحەلەی تو شتێک پێویستمان بە تاقەی تو هەیە لە ئێستا نامانەوێت گەنج ببیەوە بێ ئیشمان لۆ بکەیت ئێستا پێویستمان بە دەستی تو نیە ئەمە هەین گەنجی نیش دەکەین بەڵام پێویستمان بە ئەفکار و تەجروبە و ئەکسپریەنسی تو هەیە کە بێ فێرم کەی ژیان فێری توی زۆر کردیە بە ئەمنیش لێی فێر بم زۆر شتیت کە هەیە ینی لە خولەش یەک گوتی قەیرانی داراییە گوتمە تو ئافرەتێک بوو خاتوونێک گوتمە تو دەتوانی کارتی بفرۆشی لە ناو ماڵی خۆت کارتی بفرۆشی 100,000 داخلکەی 20,000 دینار بەلاشە لۆ تو 120,000 دەکا چەند کەسی دەناسی هەر کەسێکمان 50 کەسمان هەیە لە نزیکەکان ئەگەر زیاتر نەبی وانە بە هەموو 50 کەسەکەی بە نامی مۆبایلی بڵێ من کارتت لۆ دەنێرم یەک نوکم لۆ دەدەم من 5,000 لۆ دەنێرم 5,000کەش خەڵک بە ئەگەر بە مەسەلەن بە 6 ڕوبعک دەیدا من بە 5,750 دەیدەم هێشتا 20,000 ئەولاد قازانجە لە ماوەی هەفتەی 20,000 قازانجە ئەوە هەر لە نەبوون باشتر ئافرەتیش بوو ینی دەکرێت
نا ئەمەلك نییە دەیان و سەدان ئەمەل هەیە نانا ئینسان بزانێ مامۆستا سەفا زەڵمی دەیناسن دکتۆر زەڵمی زۆر خەڵک سویتەکەنی من بەداخەوە پێڕانەگەیشتم بە ناموا بوو بچم لە کۆتاییەکانی ژیانی شیعرە هەوڵی دەدا خەڵک فێر ببی دەچوێ لای کتابەکانی خۆی بە هەدیە دەدایی نا هەر بکۆکی و نەخۆشم و هیلاکم و لەسەر جێم نا هەر دەمەوێت دروستکەم جیل دروستکەم بێ ئومێد نابم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەوە زۆر بەخۆتە ئەگەر نەمامەک لەدەست بوو گوتیان سبەینی قیامەتە نەمامەکە ئەوڕۆ بسینە چەندە ئیستیغلالێکی سوودی زیاتر لێ وەردەگری چەندە بتەوێ ڕێکی خەی زیاتر سوودی دەبی هیچ شوێنگرەوەکی نییە ناتوانانی هیچ شتێک بەدیلی بیت لەبەر ئەوە بەڕەحمەت بی دکتۆر ئیبراهیم فەقێ کە جەنابتان دەیناسن یەک لە ڕائیدەکانی گەشە پێدانی مرۆییە جوان دەفەرمێ شەو ڕۆژ لە تەمەنی تو دەبن جا تۆ زیرەک بە تو لێیان ببە لە شەو ڕۆژەکە بە ئەوان لە تو نەبن بەڕێزان ڕاهێنانێکی بچووک دەکەین ئەمە لەو فەرەزنا ئەگەر چرکە و دەقە و ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵ نەبیت چ ڕوو دەدا لە ژیان دەبینن ئەوانەی دەستنە فەزا نازانن ڕۆژ چییە و دنیا چییە و هەتا دێنەوە ئەوان سەریان سپینە بۆ گەنجن چونکی زەمن لەکنەوان نەمایە ساڵ نەمایە ئەوان چوینە دەرێ ڕۆژ و شەو نەمایە نازان چەندیان پێچووە مەگەر بە سەعاتەکەی دەستیان بنووسنەوە بڵێن ئەوڕۆ بۆ ئەوەندەی مانجێ ئەوڕۆ بۆ ئەوەندەی مانگ گەرنا نازانن چونکی شەو ڕۆژ و ئەوانە ئەمەین لەسەری ڕاهاتوین هەر لەبەر ئەوەیە تو دەتەوێت ڕۆژەکەت بە قەدەر ساڵێکی خەڵکی بی یەک سەعات لێرە خول وەردەگری ئەمن 6 مانگ 7 مانگ بەس دیراسەم لەسەر ئەو بابەتە کردێ دێم بە 1 سەعات بە توی دەڵێن یعنی تو ئێستا 6 مانگت بە سەعاتێک وەرگرت ئەوە سوود بینینە ئێستا ڕاهێنانێکی بچووک دەکەین 6 چرکە هەر دووە من گروپی 4 ئەو دوو بەڕێزە ئەو دوانەتان ئەو دوانە مامۆستا ئەو دوانش ئەگەر دەتوان ڕوتێکە نەگەنا هەر لە تەنیشتێک ئەو دوانەتان یەکتان دەمینێتەوە ئەتوش گوێ بگرێ یەکتان لۆ ئەو دوانە بەڕێزان ئەو دوانە ئەگەر مامۆستا توش حەز لێبوو دەتوانین تەطبیقیکەی ڕاهێنانەکەمان چییە یەکتان مهم نییە کامەتان هەتا 6 چرکە 6 چرکە لۆ ئەویت کە دەژمێری دەڵێ 1 2 3 4 هەتا 6 چێ تەواو بوو با زوو پێم بڵێ تەواو بووم باشە چونکی زوو چرکەک هەتا 1 دقە من پێتان دەڵێم کاتەوە بەڵام ئەگەر ئەوی تەواویش بوو با پێم بڵێ تەواو بوومە من چونکی زووتر تەواو دەبن پێڕا ناگەن چرکەی دەژمێرن 1 2 3 4 چرکە چەندە بەقەدەر چرکەی هەتا 6 بژمێرن 1 دقەی لۆ بەرامبەرەکەت بژمێرت کە با چرکەکەت دقەکە دانێمەوە فەرمون ئەنگۆش تەواو بوون باش ئەنگۆش تەواو بوون هێشتا کات هەرمایە چیت کە بۆ ئەنگۆش تەواو بوون ئێستا مای نەوزم ئەنگۆش تەواو بوون تەواو ئەنگۆ دووسێت سەرکەتان مابوو تەواو نەبوون هێشتا ئەنگۆ دقە چونگۆ لە دقەی دیارە خەشیت کە درێژترە دقە تەواو بوو تەواو مانای ئەو ڕاهێنانە چ بوو دەبزانم هەندێک شتم پێ بڵێن مانایەکەی چ دەگەینیت کەواتە ئەو کاتەی کە پێی دەگوترێ 1 دقە 6 چرکە کەسێک زووتر تەواوی کرد کەسێک درەنگتری پێچوو لە دقەشیش زیاتر دەی مانایشتری کاکس زۆرە یعنی کەواتە ناخۆش نەبوو ئەوانەی گوێگرەکان ناخۆش نەبوو 1 دقە بەس بژمێری لۆت خۆ دقەک چییە هەتا ئێستا دقەک چ نەبووە لە کنمانوانە بەڵام ئێستا کە گوێ دەگری کە گوێ دەگری زۆر ناخۆشە دقەکە زۆر درێژە دەی مانایشتری فەرمووە نسبیە یعنی بە سوودبینین لێی جوانە هەندێک زیاد و کەم دەبیت ڕاست دەزانن ئەوانەی کە زوو تەواویان کرد چییە لەبەرەوەی تەحملیان لەسەر 1 دقەی نەبوو لەبەرەوەی دقە زۆر بوو تەحمل ناکە 1 دقە سەبر بگری لەسەر خۆ بڵێ زۆرە دقە گەلێک زۆرە پێمان واشە دقە زۆر بە ئاسانی لە ژیانیشمان دەڕوات کەواتە 1 دقە تاقیمان کردەوە چیت کە چیت کە ئەفکاریت کە هەیە لەسەر هێواشتر باسەکە لە چییە بەڕێزان ئەمە 1 دقە لەکنەما 1 دقە بە سەعات و بە ڕۆژ لەکنەما تەمەن زۆر یعنی باەخدار نییە کەسی 1 دقە سیرکەن چەندە گرنگ بوو چەند زەحمەت بوو گوێ بدەیە کەسێکی 1 دقە لۆ بژمێری
ئەسڵام ڕایەنانێکم کرد جارێک ئەوها ڕاوەستم چەند سرکە ینی هێشتا نەویتە دە سرکە لە معلوماتان زۆر ناخۆشە ینی زۆر ناخۆشە کەواتە دە چرکە و 20 چرکە و ینی یەک چرکەشت پێکەم نەبی ئەنگۆ بەردەوام بن لە کێک خواردنی خۆتان لە پێش نوێژێ باسمان لە گرنگی 1 دقە کرد کە تەمرینێکمان کرد لە بینی یەک زانیمان کە 1 دقە چەندە گرنگ بوو ئێستا دێین هەندێک لە سوودەکانی ڕێخستنی کات ئەگەر کاتمان ڕێخست چ سوودەک دەبینین لە هەمویان گرنگتر ئەوەیە چەندە کاتت دەوێت ئەوەندە دێتە دەست ینی دەتەوێت لە شەو ڕۆژە کاتت نییە تا ئێستا ئەگەر ڕێکت خست کاتت زۆر دەبی ئەوەندە دێتە دەست کە پێویستە پێی بێ سنتەر پێویستە بخینیەوە پێویستە ئیش بکەی پێویستە لە ماڵبی هەمووت بەش دەکات نانە ئەوە خۆمانین ئێستا دەیسان ئێستا تەدری بەشکەمان مایە دەیکەین لێ ڕادین کاتت زۆرتر دەبێت لەو کارانەی کە دەتەوێت ڕاپەڕێنی ئەگەر ڕێکت خست هەندێک پاڵەپەستۆی ژیان هەیە بەواستەی کات بەدەستمان هاتە سەرمان و بەسەرماندا سەپێنرایان سەپایە ئەو پاڵەپەستۆ و زەختەی ژیان نامینێ یان کەم دەبیتەوە بە مجەڕەد ڕێخستنی کاتمان و خۆت دەبێ خاوەنی ڕۆژەکانی ژیانت کەسەشکە نییە ببتە خاوەنی ئەو ڕۆژانە خۆتی یەکێک نییە پێت بڵێ ئەوڕۆ ساعت ئەوەندە هەستە بە خۆت قەراردەی ساعت ئەوەندە هەست کەسێک پێت ناڵێ ئەوەندە ساعتە بخینە ئەتوو تەڵەبەی نا بەخۆم ئەوەندە ساعتە دەخێنم ڕاستە بەڵام دەتوانین لە زۆربەی هەمووی ناتوانانی بەڵام دەکرێت بەشەچی بی دەکرێت ئەسڵەن هەر بەس لە بەرنامەت بیکە خەڵک دەیەوێ وەختی توول بەزایە بدات ئەوەندەی بزانی بەستت ئەو کاتە بەرەبەرە ڕێگر دەبی بەڵام ئەگەر وان نەزانی کە ئەلام تەلەڤیزیۆن ئەنتەرنێت دەوروبەر میوان کاتت لێ دەبا وا بزانی هەر بە خۆت کاتت کەمە نا بەڵام ئەگەر زانیت ئێستامە ڕاپرسێکمان هەیە دەیکەین ئەگەر زانیت کاتت بە فیڕۆن دەڕوات لەو شتانە ئۆتۆماتیشی بە خۆت چای دەکەی بەس بزانی چونکی ئەوەی کە نازانی و ناشێ بزانی ئەوە زەحمەت بەس کە زانیت مشکلە نییە هەنگاوەکان دوایی ئەوە لە پلاندانان ئەگەر هەستان لێبوو شتێکی پێرفێکت لەسەر پلاندانان دەکەین چۆن من ینی لە شادەکان دیتا پلانی استراتیجیم بە خولدیتیە و دبلۆمم لێ هەیە پلاندانان پێتان خۆش بوو کە پلان فێربووین و پلاندا بنێن زۆر وەختمان زیاد دەکات ئەوە لە داهاتوو ئینشاءڵڵا گەر پێتان باش ڕاپرسیەکمان هەیە تۆزە یارمەتیم دەن بە خێرایی ڕاپرسیەکە بکەین تەوزیعەکە لەس ئەوە شلۆنگۆ تەوزیعەکەم وەڵا دەست خۆشی ڕاپرسیەکە لە ماوەی 3 دقە و 2 خولەک 3 دقە و 2 خولەکیش هەیە شتی واش دەبی 3 دقە و 2 خولەک هەر دەکا 5 دقە ئەوەندی ماوە بمدەنەوە بانش دانەیەکم لەکەم دیت ئەوەی تو ئەوە لەکنت هەیە ئەویش کار مامۆستا عەبدوڵڵا ئەوەش لێت و لێردادنی دوای ئەوە لۆ خۆتان دەبی باشە بە ڕێزان ناونووسین و شتی ناوێ لۆ خۆتان دەبیت تەنها ئەوە دەمانەوێت پێتانی بڵێن ئایا جەنابتان لە ڕێخستنی کاتتان زیرەکن لە ماوەی 3 دقە و 2 خولەک مانای چییە یعنی ئەمە 5 دقەمان هەیە مەبەستمان بی دەڵێن هەر 5 دقە مەبەستمان بی دەڵێن هەر دقە دەکا 5 دقە مەبەستمان بی 2 دقە 2 دقە و دقەشیش زیاد دەکا یعنی هەرو 5 دقەی دەتوانین تەوزیف بکەین ئەمن لە ماوەی 3 دقە کەمتر لۆتان دەخینمەوە ئەنگۆش بڕیاری لەسەر بدەن پرسیاری یەکەم ڕۆژانە کاتە چ کەم تەرخان دەکەم بۆ پلاندانان و بیرکردنەوە لە کارەکانم ئەوگە کەمە زۆر نییە یان زۆر بەکەمی ئەوە لەوی سەحەچی لێدا ئەگەر هەندێک جارە هەموو ڕۆژێ نیە و هەمیشە نییە ئەوەندە ئەگەر زۆر جار وا دەکەی لێرە ئەگەر هەمیشە وای هەمیشە لە ژیانت کاتت بە پلاندانانە و ڕۆژانە پلان نەبیتن ئیش ناکەی بنووسە هەمیش جایتر لەمە دوو ئەوانە باس ناکەم تەنها پرسیارەکە دەخینەوە باشە هەموو ساڵێک ئامانجێکی دیاریکرا و دادنێم و دایان نووسمەوە کاتیان بۆ دادنێم وەکو مەفەلەن بڵێم ئەو ساڵ ئەوەندەی حفزکەم ئەو ساڵ ئەوەندە قورئان بخینم ئەوەندە شەبکەم ئەوەندە کتابە بنووس پێداچوونەوەم هەیە بە لیستی کاری ڕۆژانە
کە پێویستە ئەنجامیان بدەم یعنی هەموو مەسەرەن ئەمن لیستەکەم دانا لەو هەفتەی ئەوەندە بکەم ئایا هەموو شەو دەچم بڵێم بزانام لۆ بەیانی تەواوە ئیشەکەی من ئەو هەیە ئەگەر پێداچوونەوە تێ بینوس ئایا ڕۆژانەیان هەفتانە لیستی تەرتیبی ئەولەویات کامەی گرنگکە و گرنگترەکەی پێش گرنگەکە بکەی ئەوی گرنگ نییە دوایی بیکەی ئەگەر نەشکرا ئاساییبی ئەوە خشتەی ڕۆژانەم کراوەیە بۆ هەر کارێکی بەپەلەو لە ناکاو کە بێتە پێش چونکی زۆر جارەمە کارێکی بەپەلە دێتە پێش یەکسەر بەرنامەی ئەو ڕۆژەمان هەموو تێک دەچی ئایا وای کە ئەگەر کارێک هات بەرنامەکە تێک نەچی کارەکە بکەی و بگەڕێەوە سە بەرنامەی خۆت تۆ دەزانی کاتت لە چی بەفیڕۆ دەچێ بەس ئەوەندە دەزانی یعنی ئەگەر نازانی دەتێت فێربی بنووسە نازام کەمترین زۆر بکەمی ئەگەر دەزانی وەکو مامۆستا فەرمووی وەکو میێوان دەزانی لە میێوانی دەچی بڵێ دەزانم زۆرترین پێداچوونەوەم هەیە بەکاری ڕۆژانم ئایا ئیمامی عومەرانی هەموو شەو دادەنیشی لەگەڵ خۆت بڵێ ئەوڕۆ چم کردی و چم مایە و چی بکەم لۆ سبەینێش ئەوەش ئەو ژەمی خەفیف زۆر خواردن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی بحەسەب امرئ لقیمات یقیمن صلبه تەنها چەند پارۆک بخۆی هەتا بتوانی پێی بژی نەک ئەوەندە بخۆی تەمبەڵت بکات نەتوانی هیچ بکەی ئایا وای کەم دەخۆی یان زۆر دەخۆی هەوڵێکی زۆر دەدەم بۆ دانانی بربەست لە بەردەم کات بە هەدەردەرەکان وای هەوڵ دەدەی مشکلە نییە پێت نەکرایەت چون شەمە لە کۆمەڵگایشم بەڵام هەوڵ دەدەی دەتوانم بڵێم نەخێر کاتێک دەوروبەرم داوای کارێکم لێ دەکەن کارەکە بە نسبەت من مهم نییە و کاتم لێ دەبات ئێستا ئەگەر لە یەکەمیانت لێدایە لە زۆر بەکەمی سفر بدەخۆت هیچ ڕقەمەک مەدەخۆت هیچ نمرەک وەرناگری ئەوانەی لە هەندێک جارە لە ژێرەوەیان چەند جارت سەح لێدایە ئەوەندە ڕقەمە بنووسە مەسەلەن 5 جارە بنووسە 5 لە ژێرەوەی بی ئەگەر دووە بنووسە دووست چەند جار سەحت لە هەندێک جاردایە ئەگەر زۆر جارت دیاری کردیە چەند جارت لە زۆر جارەکە دیار کردیە ڕقەمی دووی بدێ لە هەر یەکیان دوو یعنی ئەگەر دوو جارت دانایە بیکە دەکات 4 ئەگەر 3 جار زۆر جارت هەیە بیکە 6 ئەوها لە ژێرەوە بنووسە 6 ئەگەر هەمیشەت هەیە یەک هەمیشەت هەیە دەکات ڕقەم 3 لە ژێرەوە بنووسە 3 ئەگەر دووت هەیە دەکات 6 ئەگەر 3 هەیە دەکانەوە ئەوها 3 ئەو زەکۆی ئەو ژمارانە کۆکەنەوە دەبی لە خوار ژمارە 30 دەربچیت ئەو ژمارانی کە کۆی دەکەنەوە لە نێوان 10 هەتا 30 دەردەچیت هەندێک جار یەکە ڕقەمەکەشم لەسەرەوە نووسێ یەکە لە هەر یەکیان یەک حسێبە ئەوجەت ئەگەر 8 جارت ینی 8 سلێکتت لەوی هەیە 8 دیاری کراوت هەیە لەوی دەکا 8 ئەگەر 3 هەیە دەکا 3 ئەوە وازحە ڕقەمەکە وا لەکنە خۆتان بیۆ مەڵێن چونکی ڕقەمەکە ئێستا کەشفی دەکەم مانای چیە و ڕقەمە برادەرەکەت نەزانی ڕقەمەکەی تو چەندە ئەی تو باشە 24ەکە باش و کەشت کە لەماش چاو لە تو دەکەین ئینشاءالله ئەوە مهمە ئێستا بالەوەی کاتەکەمان بمینێت کۆی نمرەکان ئەوایە ئەگەر لە 0 هەتا 15 دەرچووی بەڕێزم پێویستە بە خۆت دابچیەوە لە ڕووی کاتەوە جەنابەت تەمبەڵی دەبێ کاتت ڕێکخەی کاتت تەرتیب بکەی جا هەلەوانەیە خەتای تو نەبی لەو کات ڕێکخستنە خەتای کۆمەلگابی خەتای ژیانبی بەڵام پێویستە خۆت دەورتەبی ئەگەر لە نێوان 15 تا 20 لە حاڵەتێکی ئاسایی دای وەکو هەر مرۆڤێک دەژی بەڵام پێویستە پەرە بە خۆت بدەی هەتا زیاتر باشبی ئەگەر لە 20 هەتا 25 باش کاتت بەڕێوە دەبیت لە 20 تا 25 مامۆستا جەنابیشت دەگریتەوە باش کاتت بەڕێوە دەبیت لە کات ڕێکخستن زۆر باشی دەستت خۆشبی بەردەوام بە ئەگەریش لە 25 تا 28 هەیە ئەوە دەکا لەو کەسانەی کە بوویە مدیری بەڕێوەبەری کات بەڕێوەبردن دەتوانانی خەڵکیش فێرکەی خەڵکیش ڕابینی لەسەر کات بەڕێوەبردن ئەگەر لە 28 زیاترە بە خۆت دابچەوە بە هەڵە پڕت کردیتەوە ڕاپرسیەکە لەبەرەوەی لەو کۆمەلگایە من ناتوانین بەو شێوە پێرفێکت بژین کە کاتمانەوە یعنی تا 28 تقریبان ڕێنجێکی باشە ئەوە وەکو ڕاپرسیەک بوو لە خۆتان دەتوانن ئیشی لەسەر بکەن و کاری لەسەر بکەن زۆر زار ئەو قسانە دەکەین کاتمان نییە پێڕاناگەم سەرقاڵم پێم ناکرێ ئەوانە هەمووی مبەڕیڕەکی ناواقعیە بەڵێ هەیە دەکرێ بڵین بەڵام ناواقعیە هەر کاتێک زۆر خواردن دەبیتە هۆکاری تەمبەڵی ئینسان بەخەو مەبەستانیە خواردن دروست کرد نه خواردن دروستکردن ناکە وەقت بەسەر بردن تەماشای کە ماوەستان بەرنامەکەم لە مەسەلەی خواردن دروستکردن چ کەسێک لەوە گەورەترە باشترە کە دەبەخشی
خوا ئیشی بەخشینە لەو معلوماتان خوا تەنها دەبەخشی دڵنیا بن ئەوەی خوا لێشی دەستێنێتەوە هەر پێی بەخشیە بەڵام دەیەوێت شتەکەی گەورەتری پێ بەخشی منداڵێک لێ دەستێنێتەوە دەیەوێت دنیایەک قیامەتت پێ بەخشی کاتێک ئەتوو شیوی لێ دەنێ یعنی ئەتوو بەخشەری یعنی سیفەتەشی خوایت هەیە بزانە یعنی زۆر گەورەتری لەوەی کە فکر لێ بکەوە وەختت دەڕوا لە خواردن چێکردن بەڵام دەکرێت ئیسراف نەکەی لە کات زیاتر سەرفکردن لەوە دەکرێت مثلا توش مەرەگەک دەتوانین لێ بنەی مەی کە دوولەوەی کاتت نەڕوا باسەکەم لە ئیسرافەکەیت کە نییە من ئیشی من نییە ئیسرافەوە مۆزوع عشکەین گۆ جەنابتان لە من زۆر باشتر بەڵام دەکرێت لەبری ئەوەی کە 5 نەوع مادەی تێکەیە ناو برنجەکەت با سەی تێدابی لەوەی ئەتوو کاتت بگەڕێتەوە وانە دەکرێت زووتر هەستیز بەیانەکەی هێتا بتوانانی کاتت لێ بگەڕێتەوە هەمووی ئەوان دەکرێت تەفویز هەیە لە کات تەفویز پێراناگەم باسکەم ینی پێبەخشین دەکرێت میوانت دێ شەرمی لێ مەکە بڵێ وەرە توش ئەویشم لەگەڵ بکە بە ئوسلوبە چڕێک وەرە تو هەر دانیشتی زەڵاتەکەم لێ بکە ئەوە زۆر مهمە تەفویز لە کات بەڕێخستن زۆرن کات بەهەدەردەرەکان زۆرن لەسەروی هەمویان خۆمانین کات بەهەدەر دەدەین بەڕاستی خۆمانین بڕیارماندایە کات لەکنەمە نرخی نەبیانی یان کات پێڕاناگەین لەبەروی کاتمان کەمە خۆمانین ئەویش ئەو عادەت و تەقالید و خۆیە کە لە ناخمان دروست بووە کە احتیمام بە کات نەدەین یان لە عایلە گەورە بووینە جار وایە عایلە هەیە زۆر لەکنی ئەهمیەت کات لەکنی مهم نییە زۆر گوێ ناداتە کات هەر طبیعی لە ئێوارەوە تا نیوەی شەوی هەر خەریک تەلەڤیزۆنینە کەسیان بەرنامەی نییە شتێک بخوێنیتەوە شتێک بنووسی شتێک زیاد کە لە ژیانی ئەوە وا دەکا ئەو کەسەی لەو عایلە گەورە دەبی کات لەکنی زۆر ئەهمیەتی نەبی لەبەر ئەوە عورف و عادەت دەوری هەیە جیران هاوڕێ خەڵک هەیە برادەراتی کەسەکی نا ئەوە دەکەن فەرموو ئەوەش هەیە لەبەر چی کات لەبەر ئافرەتەکان کاتیان ڕێک ناخەن نا بە پێچەوانە ئافرەتە ژینگەیەکی تایبەتی هەیە يعني عندك شت هنا طريقته نهدي دبي هربكن مهما كان دبي بيكي ريشيخه يعني ريشي شيخي هر يعني هكا ده تاخير شبكه اتو ريشيخه ويا كشش بان ريشي نخات بزان زياواز يكتان هي يعني اما همو زودي خمس ركريه همو زودي خمس ضلنيا بهش تاش ما يزودت والله الزود زار يعني اوندا هيلا كلام دكتور خايدين هيلا شي اشتشي فسيولوجيا بلام زهدت طاقت توانات زۆرترە هێشتا زۆرترە فکرت نەکردی ڕۆژێک شیو لێ دەنێ زۆر هیلاگوی بەڵام ڕۆژانێک هەبووە زۆر لەوە گەورەتریشت لێ نایە و توانیشتت میێوانی زۆر زیاتریشت هەبووە توانیتت بەهەرحاڵ مهم دەتوانی لەکنە من ئەوەندە مهمە بڵێ دەتوانم تەواو کە توانیت ئەویت کە سەهلە ئەویت کە بەرنامەدانانە ئەو ڕۆ زەحمەتە سبەی دەکرێت سبەی زەحمەتە دووس بەی دەکرێت یعنی بەرنامەدانانە پێم خۆشە لە پلاندانان داوەتم بکەنەوە دابنیشینەوە لەسەر پلاندانان بابەتەی زۆر خۆش لەسەر پلاندانان کو پلان دادنەی ئەو کاتە کات بربەست دێتە پێش لە پلاندانان ئەوانە ئەو کاتە باز دەکەین بربەست چییە یعنی هەندێک زار خواردنەکە دەتوانین لێ بنێ یەک مادەت نەخستانە دەفەوتەی دەی بگەڕێەوە پیدا دیسان دەست بە شتەشکەی نوێ بکەیەوە بەڕێزان ئەمە باسمان لەوەیە ناڵێن کات کەمە یان زۆرە ناڵێن کات لە چێ بەنرخە و لە چێ بێنرخە کاتی هەمومان وەکو یەکە دەمانەوێت بڵێن کاتێک بەنرخ دەبی ئەمە بمانەوێ نەمانەوێت بەنرخ بی هیچ نرخی نییە کات تەمەن ژیان هیچ نرخی نییە کاتێک ویستمان بەنرخ بی چەندمان دەوێت بەنرخ بی دەمانەوێت لە چێن دەری نرخی کات تێبگەین دەمانەوێت بڵێن کات ئەو مادەیە ئەو بابەتەیە کە دەیەوێ ئەمن فێرکە کاتە دەیەوێ بمگەینیت پێم بگەینیت گەورەم بکات ئەگەر کاتم تەرخان نەکرد با لە بۆ ئەو نووسین و لە بۆ ئەو سمینار و لە بۆ ئەو خولە و لە بۆ ئەو قسەکردانە هەر ئەو خولە و ئەو سمینارە زەعیفتر دەردەچوو هەر ئەو سمینار و خولەش ئەگەر کاتی زیاتری پێ بدەی زۆر بەقوتر دەبی تەماشادەکەی نەفەر هەیە لە هەندێک شوێن بە خەمی سوپانتۆرە گیان تیشێرتێک دەچی لە هەندێک شوێن مڕەتەبترە لە هەندێک شوێن ئەسڵەن حیمایەش لەگە خۆی دەبا بابەتەکە چی خۆ ئینسانە کارەمان ئینسانە بەڵام ئەتووی قەرار دەدەی کە گرنگی تو لە چێن دەرە و چەندە و زیاتری هەیەیان نییە ئەتووی بڕیاردەی توانات چەندە بزەبت لە باسی توانایەکەی ئەتووی بڕیاردەی چەندت پێ لە بەر دەکرێ و قورئانە دەتوانی بڵێ ڕۆژێ یەک لاپەڕ ڕۆژێ یەک ئاەت ڕۆژێ یەک کەلیمە یان ڕۆژێ یەک جوزە ئەدی ئەوە نییە لە تاریخ بە چەند مانگ و بە چەند ساڵ ئێستا نییە خەڵک منداڵ هەیە عمری 10 ساڵە قورئانی لەبەرە ئەوەی بەو دەکرێت بەم نیش دەکرێت بەڵام من نەمویستیە خۆم نەمویستیە مەڵێ تاقەم نییە بە من ناکرێت نا بەخۆم نەمویستێ هەمانە ئێستاش هەمانە
ئێستاش نەچوە ئێستاش پێت دەکرێت دەستخۆش بی ئەمن یەک سەپڵە لێت دەمەوەڵە دەستخۆش بیت ینی بە 58 ساڵی گەنجەکان تەماشاکەن بە 58 ساڵی بەقەرە و ئالی عیمرانی لەبەر کردی دەزانن بەقەرە چەند ئاەتی متشابهی تێدایە و چەند لێک نزیکە باش ئێستا کامیان گرنگترە کات یان پارە ئەمن دەڵێم ئەگەر کاتێک پارەک لە خزمەتی کاتەکە مژیانم نەبوو ئەو پارە هیچ گرنگی نییە بەنسبەت کاتێک ئەو کاتەی هەمە لە ژیانم نەمخۆستەوە پارەم پێ پەیدا نەکرد ئەو کاتە هیچ سوودم لێ نەدید لە کاتەکەی حاڵی بوون یانی ئەوە زۆر مەبداچی زۆر گەورە و جوانە وەکو مریشک و هێلکەکەی لێدە مریشک لە یەکیان هێلکە لە مریشکە ئەمە واین دەمانەوێت بڵێن ئەو کاتە تەوزیف دەکەین هەتا پارە پەیدا بکەین تەبیعیە هەر ئەو کاتێک کە خەڵک دەژیتن بەبێ پارە پەیداکردن من دەژیم بە پارە پەیداکردن ئەمن دەژیم بە زەخیرەی قیامەت قورآن لەبەر دەکەم هەر ئەو پارەیەشی دوو سلایدی کەم هەیە ئەو کاتەشم هەیە تەوزیفی دەکەم لەو لای تکایە تەمەنای کاتی زیاتر مەکە چونشی خەڵکی تریش هەرەندە کاتەی هەیە کە ئەتوو هەتە بەڵام ئەتوو ناتەوێ یان نەتویستێت تا ئێستا تەوزیف بکەیت تەماشای ئەو مێروستانە قوڕ بەسەرانە بکە شەکرۆکەکیان هەیە شیرنیەکیان هەیە لێیان لادایە سەبەب چییە هۆکار چییە لۆ لێیان لادایە لەبەر ئەوەی هەدەفی گەورەتر ئامانجی گەورەتریان هەیە لە پشت ئەو شەکرۆکەی نایەنەوێت بەو شتە سادانەی ژیان و گچکەکانی ژیان خۆیان سەرقاڵکەن کاتی خۆیان بەنەسەری دایانەوێت بگەن ئەو هەدەفە گەورەی کە ڕەزامەندی خوای گەورەیە ئەوی تر ژیان هیچ نییە ئەوە سادەیە ئەوە بەسیتە ئەوە لەو ڕێە هاتی مشکلەکەم لێ دروست دەکات لێرە بربەستەکەی لێرە ئەمن ئافرەتم ناتوانم ئەمن کچم ناتوانم ئەمن فەقیرم ناتوانم نەخێر ئەوانە هەمووی بربەستی بەسیتن هەدەفە گەورەکەم لە پێشە ئەمن لا نادەم هەتا دەگەمەوە هەدەفە گەورەیە زۆر زار بێ ئومێدی وامان لێ دەکات کە نەگەینە کۆتایی لە نیوەی ڕێقەتع بین کاتەکەمان لێ بڕوە چیرۆکە کۆتایی پێدەینم زۆر معەبیرە زۆر سوودم لێ بینیە شاخەوانێک دەبیت شاخەوان ئەوانن کە بەسەر چیاکان هەڵدەگەڕێن لە شەوەشی تاریکی زستان حەزی چوونە سەر شاخی لۆ دروست دەبینن جەنابتان قورآنی لەبەر دەکەن وەختێک حەستان لێ قورآنی بخینەوە بەبێەوەی کە کاتی بیان شوێنی بی شاخەوانەکە بەو شەوە دەچی هەموو ئەسباباتی خۆی دەگریتە بەر و دەستە سەر شاخ لە سەروی سەرەوەی شاخەکان دەخزی پێی دەخزی بەردەبیتەوە لە شوێنێک لە شوێنەکان خۆی دەگریتەوە بەو مەهارەی کە هەیەی وەکو شاخەوانی خۆی دەگریتەوە تەنها خۆی و خوای گەورە ئاگایان لێیە کەسی تر لەوێ نییە شەوەشی تاریشی زستان بە ناخی دڵی کە زۆر زار ئەوەمان بەسەر دێت لە ناخی دڵ داوا دەکا یا ڕەب تەنها تو ئاگات لە منە تەنها تو دەمبینی بەس ئەو جارەی ڕزگارم کە دڵنیا بە جاری تر هەڵەی وا ناکەم بە تەنها نایەمە شاخ بە شەو نایەم دەنگێک لە ناخی کەون لە وجود دەڵێ دڵنیای دەتوانین ڕزگارت بکەین دەڵێ بەڵێ هەر لەبەر ئەوەشە داوات لێ دەکەم دەڵێ دەستت بەردە دەستی بەردا چیایە بەردەبیتەوە باوەڕ بە ناخی ناکا بەو دەنگە ناکا دیسان داوا دەکە یا ڕەب پڕ بە دڵ داوا دەکا و قەنەعەتی وایە کە خوا هەیە ڕزگاری دەکا یا ڕەب بەس ئەو جارە ڕزگارم کە دەنگەکە دێ دڵنیای دەتوانین ڕزگارت بکەین دەڵێ بەڵێ دەڵێ دەستت بەردە دەنگەکە دەڵێ دەستت بەردە ناخی دەڵێ دەستت بەردە دیسان قەنەعەت ناکا دیسان داوا لە خوا دەکا پڕ بە دڵ دیسان دەنگێک جواب دەداتەوە دەڵێ دڵنیای ئێمە دەتوانین ڕزگارت بکەین دەڵێ بەڵێ لەبەر ئەوەشە داوات لێ دەکەم دەڵێ دەستت بەردە دەستی بەرنادا گەیشت بۆ نزیک کۆتایی دەستی بەرنادا بەیانی لە ڕووپڕ ڕۆژنامەکان نووسرایە شاخەوانێک لە بەرزی 1 مەتر ڕق بوویتەوە لەسەر من تەنها 1 مەتری مایە بگاتە بنبەست و کۆتایی و بگاتە کۆتایی مەحەتەکە و ئەو شتێک کە دەیەوێت هەدەفەکەی بەڵام لە نزیک گەیشتن پێی بێ ئومێد بوو گەڕاوە تەمەنی سپارت هۆکارەکەش ئەوەیە بێ ئومێد مەبە لەوانەیە زۆرت نەمابی بگەیە ئەنجام و مەبەستی خۆت لەبەر ئەوەیە ئەو دار و درەخت و دارە گەورانەی لەو دنیا دەیبینن و لەسەر زادەکان دەیبینن دڵنیا بن نەمامەکی زۆر بچووک بووە لە ئاەتی یەکەمی سوورەتی ئیخلاص دەستی پێکردیە دواتر هاتیە ئێستا ئەمە فێرە قورئان لەبەرکردن دەکات لە ئەلفوبەی ئیقرأ بسم ربک الذی خلق بە نەخوێندەواری دەستی پێکردیە پێغەمبەرێک صلی الله عليه وسلم
ئێستا بوویتە ڕائید و گەورەترین ئینسان لەسەر زەوی دووبارە نابتەوە لەسەر تا کۆتایی بە نەخیندەواری خۆشی. یعنی ئەو نەمامەی کە دەیبینی ئەو دارە بەرزان دەیبینی نەمامەکی بچووک بووە لە ئیقراکە دەستی پێکردیە قورئانێک بووە لەسەر زەوی ڕۆیشتیان. دەستان خۆش سوپاس لە بۆ گوێگرتنتان. ئەمن هیچم نەمایە، هیوادارم جاری ترێکتر ببینینەوە ئینشاءڵڵا. ببورن کاتی ئەو بەڕێزەشمان گرت و کاتی زەنابیشتمان گرت. من ئامادەم لە هەر کاتێک لە کاتەکان ئینشاءڵڵا یەکتر ببینینەوە بەشەکانی دیکەی ڕێخستنی کات و ئەولەویات لە ژیانمان چ پێش چ بکەین چ پێوەرەک هەیە لەوەی ئەولەویات ڕێکخین ئینشاءڵڵا یەکتر دەبینینەوە ئەگەر جەماعەت پێیان باش بی. زۆر سوپاس لە بۆ بەشداریتان.